بەناوی خوای گەورە و میهرەبان بابەت یادداشتی ناڕەزایی کۆمەڵانی خەڵکی کوردستان لایەنە سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دەستگاکانی ڕاگەیاندن جەماوەری بە شەرەفی کوردستان سەندیکا و ڕێکخراوە تەندروستیە پزیشکیەکان وا حکوومەتی هەرێم یاری بە موچە و بژێوی هاوڵاتیان دەکات ماوەی 70 ڕۆژ تێپەڕی کرد موچەی نەداوە لە کاتێکدا کارتی تەندروستی و کارمەند و پزیشک و پەرستارەکانی ئەرکی وەزیفی خۆیان ئەنجام داوە. بەڵام دەسەڵاتی بێباک گوێناگرێ ئەمە جاری یەکەم و دۆمی نییە بەڵکو پێشینەیەکی ناشرینی هەیە لە چەند بارەکردنەوەی ئەم خۆ ناشرینە لە ماوەی ڕابردوو لە پاشەکەوت و ڕاگررتنی پلەبرزکردنەوە و دواکەوتنی موچەی گشت چین و توێژەکان لە مامۆستایان و کەماندامان و پێشمەرگە و گشت دام و دەستگاکان هەر جارە و بە ناوێک دوای دەخات. جەماوەری کوردستان ئەم دەسەڵاتە بێباکە دەیان هەزار کارمەند و پزیشکی دەرچووی هەیە بە بێکار خەونی لە گۆڕ ناون دایان هەزار دەرچووی زانکە و پەیمانگا هەیە بێکاری کردوون هەردوو کردی گشتی و تایبەتی ئیفلیس کردووە بۆیە ئێمەش داوای موچە و هەلی کار بۆ پەرستار و کارمەندانی تەندروستی و پزیشکان و هەموو دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەکەین و هەموو فشارە مەدەنی و دیموکراتیەکان بەکاردێهێنین بۆ دەستەبەرکردنی مافەکانی تەندروستکاران و جەماوەری گەلەکەمان بێباکی و نادادگەری سنوورەکانی تێپەڕاند. وەسەلام. ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان 11/9/2023